بەنای خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیار نورودین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان لە ژیانی نێو کۆمەلگای کوردیدا بەشێکی زۆری لەو سێکتەرانی کە لە ژیانماندا هەن هەمیشە بەردەوام کێشۆگرفتیان بۆ دروست دەبێت وە کێشۆگرفت هەن. یەکێکی دیکە لەو بەشانەی ژیانمان یاخود لەو سێکتەرانی ژیان کێشۆگرفتی قوتابیانی نێو زانکۆ و پەیمانگاکان کە هەمیشە بەردەوام خۆپیشاندان و گردبوونەوە ئەنجام دەدەن. چەندین ساڵە بەدەم چەندین کێشۆگرفتەوە دەناڵێن. ئەم ساڵیش بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو چەندین کێشۆگرفتیان هەیە لەوانە سرف نەکردنی دەرماڵەی قوتابیان وەروەها لە کاتی خۆیدا کە سرف ناکرێت. لە ئێستادا دەرماڵەی ساڵی ڕابردویان بۆ سرف دەکرێت. ئەوان داوا دەکەن لە ئێستادا ئەو کێشۆگرفتانیان چارەسەر بکرێت و دەرماڵەکانیان لە کاتی خۆیدا بۆ سرف بکرێت و ئاماژە بۆش دەکەن کە ناکرێت هەر یەکەو بە شێوازێک هەر ساڵەوە بە پلانێکەوە کێشۆگرفتەکان زیاتر بن نەوەکو چارەسەر بن. هەروەها کێشۆگرفتی دیکان هەیە لە چارەسەرکردنی ئەو خزمەت گوزاریانی کە لە بەشە ناوخۆیەکاندا هەن هیچ خزمەت گوزارێکی ئەو تۆیان نییە لەوانە لە پاک و خاوێنی و هەروەها بوونی ئاوی پێویست وەروەها غاز و سوتەمەنی و کۆمەڵی بابەتی دیکە و بە تایبەتی تر لەمە بەدواکە پێدەنێنە نێو وەرزی سەرماوە زۆرێک لە قوتابیان لە زانکۆی سلێمانی و دەوروبەری شاری سلێمانی و ڕاپەڕی و ناوچەکاندا بەدەست چەندین کێشۆگرفتی نێو بەشە ناوخۆیەکان و دەناڵن تاوەکو ئێستاش چارەسەرێکی بنەڕەتی نەکراوە بۆ چارەسەرکردنی کێشۆگرفتەکانیان بۆەوەی کە بتوانن لە نێو بەشە ناوخۆیەکاندا بەبێ کێشە بەبێ گرفت چارەسەری کێشەکانیان بکەن و درێژە بە خوێندنیان بدەن. وەروەها ئەوان باز لەو دەکەن کە ماوەی چەند ڕۆژێکە بایکۆتی خوێندنیان کردو وەروەها گردبوونەتەوە لە نێو شەقامەکاندا بە تایبەت لە زانکۆی سلێمانی و زانکۆی ڕاپەڕین و ئەو ناوچانەدا ئەوان داوا دەکەن کە کێشە و گرفتەکانیان چارەسەر بکرێت وەروەها باز لەوەش دەکرێن کە وەرگرتنی کۆنمرە بۆ بەشەکان بەرز بکرێتەوە کەمەیەکێکی دیکە لە کێشە و گرفتەکان بەشێکی زۆر لە قوتابیان ئاماژە بۆ دەکەن کە بۆ نمونە ساڵی ڕابردوو قوتابی بە کۆنمرەی 90 وەرگیراوە بەڵام ئەم ساڵ بە نزیک بە هەفتا دێتە تەنیشتی ئەمە شەر کێشۆگرفت دروست دەکات بە تایبەت لە ناونیشانی وەزیفیان وەروەها باز لەوە دەکەن کە ئەمە دەبێتەوەی کە قوتابێکی زۆر و بە نمرەیەکی کەم لە نێو ئەو بەشانەدا وەربگیرن. بەشێکی زۆری لەو کێشۆگرفتانە تاوەکو ئێستا چارەسەر نەکراون گەرچی لایەنە پەیوەنددارەکان و وەزارەتی خوێندنی باڵا ساڵی ڕابردووش بەشێک لە بەرپرسانی حیزبیش هاتنە نێو ئەو کێشۆگرفتانە و بەڵێنی چارەسەرکردنی کێشۆگرفتەکانیاندا بەڵام تاوەکو ئێستا کێشۆگرفتەکانیان چارەسەر نەکراوە. بەشێکی دیکە لەو کێشانەی کە قوتابیان پێوی دەناڵێنن ئەوەیە کە لە نێو زانکۆ پەیمانگاکاندا دەستی حیزبی هەیە ئەوان باز لەو دەکەن کە ئەمە بنبڕ بکرێت و دەستی حیزب نەبێت لە نێو زانکۆ پەیمانگاکاندا تاوەکو بتوان بە شێوەیەکی ئازادانە و بە شێوازێکی زۆر باش بتوان کاروباری خۆیان و درێژە بە خوێندنی خۆیان بدەن لە نێو زانکۆ و پەیمانگاکاندا. لە تەواوی وڵاتاندا زانکۆ و پەیمانگاکان و خوێندنی باڵا احتیمامێکی زۆر زیاتری پێدەدرێت و بودجەیەکی زۆر تایبەتی بۆ دابین دەکرێت بۆی کە ئەمە دروستکردنی چینێکی زۆر کاریگەرە لە کۆمەلگا کە دوجار کۆمەلگا سوودی دەبێت بە گوێرەی ئەو پسپۆری لێ هاتوانەی قوتابیان وەری دەگرن دوای تاوەکنی زانکۆکانیان. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ساڵ لە دوای ساڵ کێشۆگرفتەکان زیاتر دەبن لە ئێستاشدا کە سەرەتایەترین مافی قوتابیانەویش سرفکردنی دەرماڵەوە پێدانی دەرماڵەکانیانە لە کاتی خۆیدا لە ئێستادا ماوەی چەند مانگێکە قوتابیان دەرماڵەکانیان وەرنەگرتووە داوا دەکەن کە لە کاتی خۆیدا دەرماڵەکانیان پێ بدرێت وەروەها باز لەوەش دەکەن کە پێویستە ڕێسا و یاسایەکی جێگیر دابنرێت تاوەکو دەرماڵەکانیان بۆ خەرج بکرێت. دەروەها باز لەوەش دەکەن کە کێشۆگرفتی دیکە هەن کە پێوەی دەناڵێن ماوەی چەند ڕۆژێکە لە زانکۆی سلێمانی وەروەها زانکۆی ڕاپەڕین قوتابیان گردبوونەتەوە خۆپیشاندانیان ئەنجام دەدەن. ئەوان باز لەوە دەکەن کە وەکو چۆن ساڵانی ڕابردوو مامۆستاکان هاتوونەتە بەردەم ئەم زانکۆی داوای حەق و مافی خۆیانیان کردووە ئەوانیش داوا دەکەن کە بۆ وەرگرتنی ئەم حەق و مافە پێویستە مامۆستایانی نێو زانکۆ و پەیمانگاکانیش پشتگیریان بکەن تاوەکو بتوان داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکرێن. لەگەڵ ئەوەی کە خۆپیشاندان و گردبوونەوەی قوتابیان بەردەوامی هەیە بەڵام تاوەکو ئێستا بەڵێنێک نەدراوە بۆ قوتابیان کە کێشۆگرفتەکانیان چارەسەر بکرێت و دەرماڵەکانیان پێ بدرێت. دەزای ماوەی چەندین ساڵ بوو دەرماڵی قوتابیان ڕاگیرە بەڵام ساڵانی ڕابردوو بەهۆی خۆپیشاندان و گردبوونەوەیکی زۆری قوتابیان بە تایبەت لە سلێمانی و دەوروبەری و زانکۆی ڕاپەڕیندا وەزارەتی خوێندنی باڵا و سەرۆکی وەزیران برایدا کە دەرماڵە بۆ قوتابیان خرج بکرێت. بەڵام بەداخەوە ماوەی
چەند مانگێکە لە ئێستادا دەرماڵیان پێ نادرێت و هۆکارەکەشی بۆ کۆمەڵێک بابەت دەگەڕێتەوە لەوانە نەبوونی پارە لە نێو باقەکاندا وەروها ئەوان باز لەوە دەکەن کە لە ئێستادا پارە نیە لە نێو باقەکاندا تاوەکو بتوان دەرماڵی قوتابیان سەر بکرێت. دەچمە لای کۆمیتی بەشێک لەو ئازیزانە کە بۆ ئەم بابەتیان نووسیوە شاخەوان محەممەد نووسیەتی قوتابیان نابێت بێدەنگ بن پێویستە هەڵوێستی جدیان هەبێت و تاوەکو مافەکانیان وەردەگرنەوە. هەروەها محەممەد جەباریش باز لەوە دەکات کە قوتابیان نەک تەنها قوتابیان لێ بەرپرسن بەڵکو پێویستە هەموو چین و توێژەکان پشتگیری لە قوتابیان بکەن. دەچمە لای یەکەمی پەیوەندی کاک ئاواد لە هۆڵەندا وەردەگرم کاک ئاسڵای خوا لێبێ. وعليك السلام كاغا جان. السلام عليكم. عليك السلام. الله رزقنا ابو استاذي برنامج. سرچاما كاغا جان. شفت ولك كان جان شلون قلت كان استاذانو زانكو في مان كان تاع السنه. بلى. بلى. كان يعني اجل بقرينه بو نيوزليند كان فارغ دموكي همان كشو همان مجلسين دوباره بطولة لسر ام تيوصل تواريد نفسه كشيء درمالي اقتصاديان واقتصاديان سليمانكا وزانقوكان مابلين هاتون البسر زاده وقوان كرابرت وصاري صاروا الله ما دوباره برتو كالفاتي جسدي هم مستكالفين بقوية يكشف أمير جمهور كاجا جامعة لجمع أول حكمة في نادات فرور نعادلانها لكي لزا والله نعبريتي الصالة لجمع وشا اقتصاديان مع مصراني زانكو كانش يكتسوا يقطعوا يزنين لجريت فيها بابرين هاوين كان خاگا کردووە کە بەڵێ مامۆستانی و زانکۆ پەیمانەکان پشتگیریان بکەن زیاتر و زووتر داواکارەکانیان جێبەجێ دەکرێت. هەر ئەو مەبەستەی ئەوەیە کە ئەڵێم اقتصادەکان بەدەنیان لەسەرزادە بەڵکو مامۆستاکان و ڕادی گۆریج و معهەدەکان زەدەکڕیانە لەگەڵ فەرماندەر و مامۆستا هەموو بێتەوە احتمالە لفاء ناول لفاء صوتي دواكاريان الجنسية بس كان يعني يكفي يصير اقتصاديات كل زادة لم يكونوا جاء اقتصادي بتاعك الدنيا كيف تجربة اقتصادي كسكري هي جاي باصي هي قصي هي بلا هي يمكن أما لا سوا كان يعني كتونا نقول ذكية ولاية ناس ولاية الدور بلى يجمعنا كان أقول ذكية في ولاية الدور بلام أنفق مساء دكتوري أنت اللي تخيل دكتوري أنت اللي بروه يشاورنا في الطب شفتاوي يسني للجزم وفي كيلوجرام لهم ما فكان اقتصاديان هر اقتصاديان موظفو فرماندرو أو عنيش يسنوا على ضوابط من اقتصاديان 5000 باور كان يرجع كما يوم لنسوات كالواني تصورنا كي لنسوات كيسات تقوش بكاميراني بقهرين كردستان عراق والدات نوري أول كان كيساق والتلفزيون يعني بسيوات شيء مودرن بريق بيشي قصة بريقا فقط نوي هرين كردستان اشتهات والدات نوري بلان كيسا كمان أويا أمولاثة لجسد شيء عادل ونادات بماني تاني أولا رزق زۆر سپاس بۆ کاگاواد لە هۆڵندا پەیوەندی پێوە کردین. کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرم. کاک عەبدوڕەحمان گیان سڵاوی خوا لێبێ. سڵاو لە جەنابت و کادیر و ئیدارە و بیشتر ئوستاد. وعەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا. کاک عەبدوڕەحمان گیان تاڵی بەڕێز پێشی ئەوەی هیچ ڕەیەک بدەم پێشی 2003 يعني بيش حصار أبو الطيف أرسل لنا سر العراق طبعا باش يناوخوها أبو أستاذ
یعنی خواردن و نیشتەجێکردن حکومت دەیدا پارەشی دەدا و نانیشی دەدا ئەو جا جەنابەت چینە باش دەزانی شتەکە بوو پێیان دەگۆم معیاریە ئەو معیاریە چۆن بوو مثلا جەنابەت مدیر مەدرسەی ئەمن مامۆستامە لای جەنابەت ئەو ستافەی کە دەرسی بە قوتابیەکی دەگۆ ئەگە یەکەم دەرچووبایە هەم ستافەکە ئەوانەی دەرسیان پێدەگوت سیارێکیان وەدەگرت هەم مدیرەکە و مەعاونەکەش لەگەڵ قوتابیەکەش ئەوەی کە یەکەم بوو سیارەیان پێدەبەخشرا ئەدی ئەگەر معیاریەکە بڵین کابراوەک بەیان ساڵی ڕابردوو هەفتای معەدەل هێنایە ئەو جارە بوو بایە بە 69 هەمووی طبعا مامۆستایەکە نەقل دەکرا ئەگەر لە 6 کەمتر بە شەراپای ئیدارە و ستافەکە نەقل دەکرا وەک عقوبە لۆ نەتانتوانی معیاریە بپارێزن ئەوە نظامە سەقەتەکە بوو بەمعنای يعني دوور لمعنايا أصليكي نظام سقط دوور لمعنايا أصليكي يعني بشي ناوخو ما مصا خزاراني خجاري وقت من أكا قسم داخلي نبوايا من أو إمكاناتا من نبو يكتيت بخوينم تنها متوسطة تواني من لسر حسابي أو وزارتي أوقاف دوام كويتر همو لسر حسابي حكمتي وحتى كليش فارهمو لسر حسابي حكمتي دنا أمن کەس نەبوو پشتیوانی من لێ بکە ئەگەر بەشە ناوەخۆ نەبایە ئەمن ئەوڕۆ نەمدەتانی خۆم بەڕێوە ببەم ئەوە ملەخەسێک بوو ئەو دەبابەی جەنابەت بیستوتە صرخة في واد ونفخة في رماد يعني کابراێک لە ناو دۆڵێکی دوورە دەست حتا هێواری هاوارکە تەنها جێی لە سەدای خۆی دەبێت ئەدی ئەبێ فولە خۆڵە مێش بکە ئەویش تەنها دەموچاوی خۆی ڕەش دەبێت قەناعەت مەکە حەق بدرێ دەسێندرێ ساندني حقش هيزي دوي إن القوي بكل أرض يتقى شيء بهيزة أو سركوت وأصد أو قانون جيانا النواميس قضت لا يعيش الضعفاء ناموس كون وعي لاواز ناجي إن من كان ضعيفا أكلته الأقوياء لاواز كان دائما خوراشي بهيزة كان منطقي قوة كاريجر نقوة منطق طلبة حتى حواري مامۆستا ئەو چەند ساڵە دەبینین مامۆستایان طلبە نازانم چی شەرائحی تر هەر هەمووی دێتە جادە کێژیان لێ دەگری 4 تریلیۆن دینار بدزرێ لە حکوومەتێکی کە ئێستا دووبارە هەمان ئەشخاصن و دەژڵێ وەڵایە تا 4 ساڵی دێدا حکوومەتەکە سەرکەوتوو بوو هەڵبژاردن ناکەین هەتا 4 ساڵی تر یعنی 4 تریلیۆنی تریش ئەمن و خۆش کەوا بوو بە کورت و مختصری با زۆر ڕەخنەم نێتە سەر بكورت مختصري حق دسيندري نادري او دا خو نشانداني جاده وهات نصر شقام او انا استفاده شيني امام دبي شوازي داوا كردني حق بغوري يكش دبي لقدر عنادي بي والسلام عليكم. وعليك السلام زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان ویستمەوەی لێ بپرسم کە تا چەند گرنگە کاتێک کە چینێک دێتە نێو شەقام و گردبوونەوە و خۆپشاندان ئەنجام دەدات چینەکانی دیکە فەرمانبەرانی دیکە ئەو کەسانی کە بە شێواز لە شێوازەکان مافیان خوراوە حەقیان خوراوە پشتگیریان بکەن تاوەکو بتوانن پێکەوە داواکاریەکانیان جێبەجێبێت بۆ نمونە ئێستادا قوتابیان هاتوونەتە نێو شەقامەکان و داوای حەق و مافیان دەکەن داوای ئەو کێش و گرفتانیان دەکەن کە چارەسەر بکرێت لەگەڵ تا چەند گرنگە بۆ منە لەو زانکۆیەدا کارمەندانی زانکۆ مامۆستایانی زانکۆ ئەگەر ئەوان لە کێش و گرفتەکەدا نەبن بەڵام بۆ پشتگیریکردنی قوتابیەکان بێنە نێو شەقام و لەگەڵیاندا بەشدار بن تاوەکو دەنگێکی کاریگەرتر بن لەوەی کە داواکاریەکانیان زۆر بەزووی بۆ جێبەجێ بکرێت لە نێو قوتابیاندا بەڵازان وەک پێشتر ئاماژەم پێکرد ماوەی چەندین ساڵە زانکۆ پیمانەکانی لە هەرێمی کوردستاندا بەدەست چەندین کێشە و گرفتەوە دەنانێڵن کە ئەمەش یەکێکە لەوەی کە تاوەکو ئێستا چارەسەر نەبووە کێشە و گرفتانیان بەڵام لەگەڵ هەموو ئەمانشدا ناڕەحەتی بەشێک لە قوتابیانەوەیە کە بەڵێنیان پێدەدرێت و بەڵێنەکە جێبەجێ ناکەن. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک جەمال لە بازیان کاک جەمال یاسڵای خوا لێبێ. ماما دانا جان السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. سلام إن شاء الله دستوشي برنامج عليكم. سرچاو كان مكاك جمال جان. سلام إن شاء الله أرجو إن شاء الله. بالنسبة لأم دعوة أو خنكارانه. ولا. بقول منا أجر صار النبي لبعضان يعني حكم النبي أن صارت الخمسة كلام كاتا. أتواني بقول منا سنبل فرسك سنكسك.
بۆ ناو زانکۆکان بۆ ناو مەکتەبەکان پەیمانگاکان دەستکەنە من ئەو خوێندکارانە بڵێن هۆکارەکە ئەمە جارێ ئەم پارە لەم کاتا بۆمان دابین ناکرێت ئێمە بنەوە بخوێنن خوا گەورێتە ئیشەڵڵا ئەبێ ئەمە احتیمالی هەیە چارەسەری ئەگوستانی ڕۆژانە بکە کە لەسەر شەقام و جاتەکانن بەو شێوە ئەوانێ چارەسەر بێ ئەگەر بۆ نمونە من حەد داوای ئیشە لە کابرایە بکەم هەر جواب نەداتەوە ئەوە زیادە دڵگرانە من بەڵام ئەگەر بێ بەدەمەوە و پێم گێنێ و پێم بڵێ دەست کاتەمە لەم هێمدەمەوە بە خۆم دانیشم ئەوە چارەسەری دەستەکانەکە بەو شێوەیە ئەگەر حکومەت بتوانێت بیشاناتێ پارەیە مانگانەیەک شتێک بۆ خوێندکارانە بۆ کرێسایرە و مەصرفی خواردنی داخلی ئەو شوێنان ئەوە شتێکی باشە ئەگەر ئینشەڵڵا بڵێن منم بێ بیکەن ئەوە داواکارەکەی منە ئینشەڵڵا کاک جەمال تۆ پێت وایە داواکاریەکانی قوتابیان جێبەجێ دەکرێت و کۆتایی بەم کێشە گرفتانیان دێت؟ وڵای ئەگەر پارەکە سەرخان بکەن بۆیان ئەوان هەرداوان ئەو پارەیە کە بۆیان سەرکرێ بۆ من وەکو کرێکارێکی قساکەم ئەگەر بۆیان سەرکرێ بۆ خواردنێک یان بۆ کرێسار هاچوان بۆ جلوبەرگێک چارە سەرە دەشکە ئەوان داوان هەر ئەوەیە ئەگەر حکومانی شەڕاوکە هەر لەبەر خۆی گەورە بیکە ئیشەڵڵا ئەوە شتێکی باشە و ئەوە شتێکی باشە ئەگەر ئەوە نەکە ئەوە حکومان هیچ لەو کاتەوە کاسپیە کۆلە پارەیەک شتێک سلفێ شتێبا بە خەڵک ئەوە چارەسەرە بێ ئیشەڵڵا ئەگەر بیکەن ئیشەڵڵا زۆر باشە زۆر سپاس بۆ کاک جەمال لە بەزێن سەلامە ئیشەڵڵا عەلەیکم سەلام سەر چامان کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم کاک پۆڵا گیان سڵاوی خوات لێبێ سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە کارمەندەکان ڕێزم هەیە بۆ مامۆستا عەبدوڕەحمانی بەڕێز و خۆشەویست بۆ کاک حەمەڕەشید لۆ کاک عەبدوڵڵا لە تەکیە لە پیرەمەگرون و کاکە حەکیم و هەموو برادەران برای بەڕێزم بەڵێ کاک پۆڵا گرفتی خوێندکاران لە زانکۆکان و لە پەیمانگاکان پێویستی بە ئاوردانەوەیەکی تەندروست هەیە لە بواری هەم لە بواری ئیداری لە بواری زانستی هەم تایبەت بە خوێندکاران و بە سیستەمی پرۆگرامەکان پێداچوونەوەی پێویستە لە زانکۆکانمان ئەویش دەکرێت گرنگترین خاڵ دوورخستنەوەی دەستی حزبە لەو زانکۆیانە لەو پەیمانگایانە کە دەستی حزب دوور خرایەوە ڕێگا بدرێ بە مامۆستایانی پسپۆری ئەکادیمی خاوەن بڕوانامەی بەرز و لیژنەیەک پێک بهێندرێ لەوانە چونکە ئەگەر بێت و دەستی حزب بە تەواوی دوور بخرێتەوە لە زانکۆکان دڵنیابە ئێمە ئاستی زانکۆکانمان تا ئێستا لە ئاستێکی نزمە بۆ نمونە ئەگەر پێداچوونەوەی بکەین تێبینێت بکەین لەو نامانەی ماستەر و دکتۆرا دەدرێت لژنەکان کە دادەنرێن کاریگەریبی حزبیان لەسەرە من تا ڕادەیەک ئاگادارم کەواتە ئەوە وا دەکا ئاستی خوێندن دابەزێ خاڵێکی تر دەربارەی دابینکردنی شایستەی دارایی بۆ خوێندکاران گرنگە بە تایبەتی لەو قایدانەی ئێستا کە لە شارێک دەچێتە شارێکی تر لەوانەیە باوکی ئەو خوێندکارە موسەخۆر بێ موسەکەی دیاریکراوە کەواتە دابینکردنی شوێن و شایستەی ماگانەیان پێ بدرێت خاڵێکی تر تا ئێستا لیژنەیەک نەبووە لە ئەنجومەنی باڵای ینی وەزارەتی خوێندن و باڵا و لەسەر وانیش لیژنەیەک پێداچوونەوە بکرێ کاکە دانیار بۆ تا ئێستا داهێنانمان نییە داهێنان هەم لە ڕووی بابەتە زانستاییەکان و زانستە مرۆیەکان بۆ تا ئێستا نەبوونەتە خاوەن بەرنامەیەک کە کاریگەریان هەبێ و هەلامان کاتدا بەنتەرێکی توێژینەوە کاک پۆڵامە بۆچی دەگەڕێنیتەوە تۆ ئەوە گرنگی نەدانە لە هەموو ئاستەکان گرنگی نەدانە کەواتە سۆر دەبێتەوە بۆ بێبایەقکردنی کردنەوەی زانکۆ ئەهلیەکان کاریگەری هەبووە کاک دانیار چونکە زانکۆ ئەهلیەکان کاریگەری نەرێنی هەبوو ئەم لەسەر ئاستی بڕوانامەکان هەم لە بایەخنەدان بە بابەتە زانستیەکان و پرۆگرامەکان چونکە ئەگەر بە وردی تەماشا بکەین ئێستا دابڕاوین ئێمە زانکۆکان یعنی کۆنتاکێکی زۆر لاوازیان هەیە لەگەڵ زانکۆکان کەواتە پێداچوونەوەیەکی گرنگی دەوێت خاڵێکی تر خوێندکاران کە پلەی ئاستی یەکەم دەهێنن لەسەر کۆلیژ و بەشەکان بەڕاستی دەبی پێشوازی گرم بکرێن و وەخەڵاتی گەورەیان پێ بدرێ و ڕێگایان پێ بدرێ خوێندن تەواو بکەن خاڵێکی تر ئەوانەی کە دەنێردرێن
لەسەر حسابی با بڵێن وەزارەت و خوێندنی باڵا ساڵانی پێشتر هەبوو خاوەن تواناکان ئەوانە دەبی گرنگتریان پێ بدرێ بۆ لایەنە پزیشکەکان لایەنە زانستیەکان چونکە ئاوردانەوە لە زانکۆکان لە پەیمانگاکان کەواتە ئاوردانەوەیە لە داهاتووی میلەتەکەمان لە پێشکەوتن لە بەرەو پێشبردننی زانست و معریفە بەڵام گلەیەکە لە خودی مامۆستایانی دەکرێت کاکە دانیار چونکە تا ئێستا ئەوانە هەڵوێستیان نەبووە لایەنە ئیداریەکان کە لاوازە دەبێ هەڵوێستیان نەبی لایەنی پرۆگرامەکان و تا ئێستا لژنەیەک نییە بەداخەوە لەلایەن خوێندکاران کە لژنەیەکی هەمەلایەنەتی دوور لە حزبایەتی بەردەوام کۆبوونەوەیان پێ بکرێت کۆبوونەوە بکەن لەگەڵ وەزیری خوێندنی باڵا و تەنانەت لەگەڵ خودی سەرۆکی حکوومەتیش ئایا ئاستەلاوازەکان لە شوێن دەستنیشان بکرێن ئەویش کاریگەری دەبێت لەسەر ئاسی ئەو مامۆستایانە ئەو فەرمانبەرانەی کە تا ئێستا لە کۆلیژەکان دەستون دەخەڕزیان کردووە کاریگەری نەرێنیان هەبوو لەسەر هەموو دام و دەستگاکان کەواتە ئاوردانەوە لە هەموو بوارەکان پێویستە سەرم ێساندی بە هیوای ئەوەم حکوومەت زیاتر گرنگی پێ بدا دووبارە هەستە ڕێزم هەیە بۆ هەمووتان برای بەڕێزم. زۆر سپاس بۆ کاکپۆڵا لە هەولێرەوە. ئازیزێک کۆمنتی نووسیوە داوت حەمەکرد نووسەتی حکوومەتی چی دوو حزبی بازرگان حکمی ئەم میلەتە دەکەنەوەنیش لەبەر بازرگانی خۆیان ئاگایان لە قوتابی نەماوە. ئەمە یەکێکە لەو کێشانەی کە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە و بەشێکی زۆر لە چین و توێژەکان مامۆستایان فەرمانبەران هەمیشە و بەردەوام گلێ و گازندا لە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە دەکەن لەو دوو حیزبە دەکەن کە حکومڕانی ئەم وڵاتن لەگەڵەوەی کە داهاتێکی زۆر باش لە وڵاتەدا هەیە و نەوتێکی زۆر باش بە ئاشکرا دەفرۆشرێت جگە لەو نەوتێکە لە ڕێگەی تەنکەر و بە قاچاخەوە دەفرۆشرێ داهاتێکی زۆر باش دەگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەت بۆچی دەبێت قوتابیان بێنە سەر شەقام و داوای ئەوە بکەن کە مانگانە ئەو بڕەپارەکەمەی کە هەیەە بۆیان خەرج بکرێت و بتوانن ئەو بڕەپارەیە ژیانی خۆیان بەڕێ بکەن هەرچەندە بڕەپارەکە زۆر زۆر کەمەوە بەڵام بۆ ئەوان بە شێوازە لە شێوازەکان و بە تایبەتی بۆ قوتابیان جێگەیەک دەگرێت وەروەها یەکێکی دیکە لەو کێشە و گرفتانی کە هەیە ماوەی چەند ساڵێکە حکوومەت و وەزارەتی خوێندنی باڵا چەند بەشێکی کردو بە پارالێل کە ئەمەش داوا دەکەن پارەکەی کەم بکرێتەوە یاوە تا لا ببرێت چونکە ئەمەش بارگرانێکی زۆرە بە سەرشانی قوتابیان و خێزانەکانی ئەو قوتابیانەکە قوتابیەکانیان دەنێرنە نێو زانکۆ و پەیمانگەکان وەروەها لە نێو زانکۆ و پەیمانگەکاندا کە ئەمەش شتێکی نوێ نییە ماوەی چەندین ساڵە بوونی هەیە ئەویش دەستێوەردانی حیزبە لە نێو زانکۆ و پەیمانگەکاندا کە هەمیشە و بەردەوام دەیانەوێت ئەو چینەی کە چینێکی گرنگی نێو کۆمەلگان کە چینێکن لە خوێندنی باڵایان پێدەوترێت دەستخۆن نێو کاروبارەکانیانەوە ئەوانیش بە شێوازە لە شێوازەکان بکەنە حیزبی و کاروبارەکانی حیزبی لە نێو زانکۆ و پەیمانگەکاندا جێبەجێ بکەن لەگەڵەوەی کە ساڵانی ڕابردووتر لە نێو فەرمانگەکان و لە نێو بەشێکی زۆر لە کاروبارە ئیداریەکانی نێو فەرمانگەکانیشدا پێویستی بە تەسکی حیزبی پێویستی بە کۆمەڵێک بابەت دەبوو بەڵام خۆشبەختانە ئەوە لە ئێستادا بوونی نەما بەڵام ئەوەی کە هەیە لە چەند زانکۆ پەیمانگەکان بگرە زۆرینەی زۆری زانکۆ پەیمانگەکان دەستێوەردانی حیزبی هەیە و چالاکی حیزبی هەیە وەروەها کۆنگرەی قوتابیان و خوێندکارانیش ماوەی چەندین ساڵە ئەنجام نەدراوە تاوەکو ئەوەش ڕێک بخرێتەوە و لە هەمووی گرنگتر لە ئێستادا قوتابیان داوا دەکەن کە دەرماڵیان بۆ خرج بکرێت ئەمە یەکێکە لە کێشە و گرفتەکانیان ساڵانی ڕابردوو ئەم کێشە و گرفتیان هەربوونی هەبووە و لەگەڵیشیدا ئەو کێشە و گرفتانەی کە لە نێو بەشە ناوخۆی نێو زانکۆ پەیمانگەکاندا هەیەە ئەوان داوا دەکەن کە نێو بەشە ناوخۆکانیان پاک و خاوێن بێت و ڕەچاوی پاک و خاوێنی بکرێت و تەواوی ئەو پێداویستیانەی کە پێویستن لە زانکۆ لە بەشە ناوخۆیەکاندا بۆیان جێبەجێ بکرێت لەوانە بابەتی سوتەمەنی کەمە شتێکی زۆر زۆر گرنگە بە تایبەتی کە لەم دووا پێ دەنێنە نێو وەرزی سەرما و قوتابیان پێویستیان پێ دەبێت و هەروەها یەکێکی دیکە لەو بابەتانش غازە بە تایبەت کە دەچینە نێو وەرزی سەرماوە نەک قوتابیان و بەشە ناوخۆیەکان بگرە بەشێکی زۆری شار و شارەچەکان و هاوڵاتیانی ئەم هەرێمە بەدەست ئەم کێشەیەشەوە دەناڵێن وەروەها باز لەوەش دەکەن کە لەگەڵ یا
چەندین کێشەگرفتی دیکەیان هەیە و هەروەها وەرگرتنی کۆنمری بەشەکان بەرز بکرێتەوە کە ئەم ساڵ بەهۆی بەدەستهێنانی نمرەیەکی کەمی قوتابیانەوە بەشێکی زۆر توانراوە بە نمرەیەکی کەم وەربگیرێت کە ئەمەش قوتابیەکانی ساڵی ڕابردووتر گلەی و گازندەیەوە دەکەن کە نابێت بۆ شێوازە بێت پێویستە ڕێخستنێکی جددی بۆ بکرێت. ئەوەی کە دیارە لایەنەکانی دەسەڵاتەوە وەزارەتی خوێندنی باڵایە تاوەکو ئێستا ناتۆتە سەرخەت و بەڵێن بدات کە کێشەگرفتەکانیان چارەسەر بکات. لە ماوەی ڕابردوودا بەڵێنیشیان داوە کە کێشەگرفتی قوتابیان چارەسەر بکەن، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا ئەو بەڵێنەیان نەبردوتە سەر. ئەگەر چارەسەریش کرابێت مودەتێک کێشەگرفتەکان چارەسەر بوو، بەڵام دواتر قوتابیان هەر بەردەوام بوون لەو کێشەگرفتانی کە هەیەیان بووە. بگرە هەندێک ساڵ کێشەگرفتەکانیشیان زۆر زیادی کردووە کە نەتوانراوە چارەسەر بکرێت و نەتوانراوە داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکرێت. ساڵانی ڕابردوو بەرپرسانی حیزبی هاتننی ئەم بابەتەوە و بەڵێنیاندا کە کێشەگرفتی قوتابیان چارەسەر بکرێت. ئەوە بوو بەشێک لە بەشە ناوخۆیەکان ئەو کێشانی کەیان بوو بۆیان چارەسەرکرا و پێداویستیانی کە هەیەیان بوو بۆیان جێبەجێکرا، بەڵام بەگشتی نەتوانراوە بە تەواوەتی سەرجەم کێشەگرفتەکانیان چارەسەر بکرێت. دەچمە لای پەیوەندیەکی دیکە سەردەشت وەردەگرم لە شارە زۆر کاک سەردەشتیان سڵاوی خوارد لێبێ. سڵای خوای گەورە لە توێی بەڕێز و سڵای خوای گەورە لە کەناڵی بەڕێزتان. وعەلەیکە سەلام سەرهەد و چاومان کاک سەردەشتیان. وەڵای من ڕەگنەیەکی چوونمەیە بۆ ئەو زانگۆی سلێمانی ئەوەی ڕاپەڕی تاسموسە بە قوربانێ لە خزمەتیان فەرموو. ئەو زانگۆیە دەرگای ئەم دیزادە ڕێیسەکەم من داوا لە ئێوەی بەڕێزەکەم چی دەبکەن ئەو دەرگای پێشەوە داخەن. مەمنون تارەبی زۆرە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی هەر تەلەبەیەک پێی خواردانە مزاهرەکە ڕێک زیادەکەیە باوەڕتان بێ دوێنێک زەلانە سەرەتانی بوو کردومانە باوەڕ تەلای مەحافظێت ئەوە ڕەوایە خوا. وەڵا گرنگە ئەوانیش بە شێوازێکی زۆر جوان خۆپشاندان و گربوونەوە ئەنجام بدەن، بەڵام وەکو خۆم ئەوەندەی بەدیم کرد بێت ڕێگە دەدەن بە ئۆتۆمبیلەکانی فریاکەوتن کە بڕۆن ئەوانەی کە نەخۆشیان پێ، بەڵام من لەگەڵ ئیشیدا ڕاستەکەی گرنگە ئاگاداری ئەو بابەتانە بن، پێویستە بە شێوازێکی جوان خۆپشاندان و گرتبوونەوە ئەنجام بدەن، بە تایبەتی شەقامەکان نەگیرن بۆ ئۆتۆمبیلی فریاکەوتن. ئەوان بەس ئەویان بەدەستەوەیە کاک سەردەش بتوان بێنە شەقام و شەقامەکان دابخەن بەڕاستی. وەڵی قوربان من بەس ئەو ڕەگنەیەم هەیە، ئەو ڕەگنەیەتان چارەسەر کردایە قوربانجان عەفو، ئەو ڕەگنەیەتان چارەسەر کردایە ئەو دەرگای پێشەوەداندا بخستایە ئێمە مەمنون یەک بێکارە بووین. بەڕاستی ئەو دەرگایە کێشەی سەرەکی دروستەوە بۆ هاتووی خەڵکی یاخوا بۆ خاتی ئەو قورعانی لەو مزگەوتانەیە هەتامەوە دەرماڵەیەوە نەگرن مادەم ئاواگەن لەو خەڵکە وەڵی ئەی تۆش ماوەیەکی تر و کوڕکچی تۆشە چێتە زانکۆ پەیمانگاکانەوە آخر برای بەڕێزم خەڵکێکی زۆر هەیە ینی کەم دەرامەتە هەژارە ئەو بڕە پارەکەمی پێویستە بۆچی دوعای وا دەکەی ئەو چەند ڕۆژێکە ئەو شەقامە دەکرێتەوە بۆتان قەناعەتێ من لە ئێوە بوومتم یاڕەبی دەرماڵتان نێنێت هاوا لەگەر کۆی لە کاکە ئێوە عیب ناکەن واکەن جا بەس نەبووە کاک سەردەش لێوێ نەبووی لە بەردەمیانە بۆ ئۆتۆمبیلەکەتەوە قەناعەتێ وا پێوە وەڵی کاکە هاوا لەگەر کۆی لە مەڵای کۆی لێت ئێوە کۆی لێت بۆ هیوایی کە کێشەگرفتەکانیان چارەسەر بکرێەوە من دڵنیام ئەوانیش پێیان خۆشە کە نێنە سەر شەقام وە درێژە بە خوێندنی خۆیان بدەن وە کێشەگرفتیان نەبێت چ لە دەرماڵەدا چ لە بەشە ناوخۆیەکاندا بەڵام چی بکرێت تاوەکو ئێستا نەتوانەوە کێشەگرفتەکانیان چارەسەر بکرێن کاکە هیوای سەگوتنام بۆ خواستن مێساندەوە ئینشەڵا دڵخۆش بن یا ڕەبی قوربانتان زۆر سپاس دەکەین کاک سەردەشگیان کاک سەید عەدنان وەردەگرین لە چەمچەماڵ کاک سەیدگیان سڵاوی خوا لەوێ سڵاوی خوا لە جەناب و لە بەردامەکەشتان وعەلەیکە سەلام سەرچاومان کاک سەیدگیان باشی برا سەرچاوی من بەرنامەکەتان سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمان و بەرنامەکەمان لەسەر کێشەگرفتەکانی قوتابیانی نێو زانکۆ پەیمانگاکانە کێ بەرپرسە لەوەی کە کێشەگرفتەکانیان چارەسەر بکات کاک سەید عەدنان دڵخوای هەمومان بەرپرسین کەسمان وەکو پێویست بە زەیمان نە بە وڵاتە دێ نە بە مەکتەبا دێ نە بە خۆشمانە دێ بۆچی؟ هەمومان
دوژمنێکمان لە ماڕەوەدا ناوە مۆبایلێک و ئەنتەرنێتێکمان بردوتە ژوور ماڕەوە بەڕاستی نەم ناڵ لە دەستمان ناماوە نەکەس لە دەستمان ناماوە من وا هەستەکەم خۆمان سەرچاوەی گرفتەکان بین مۆبایل و ئەنتەرنێت و تەلەڤیزۆن و ئەمانە زۆرێکەی سەیارە ئێماڵی خەڵک فەقیرە بەڕاستی ئێمە احترام بە فەقیری خۆشمان ناکەین کاک سەید عەدنان بۆ داواکردنی قوتابیان کە ئێستا هاتوونەتە نێو شەقامەکان بەڕای تۆ تا چەند گرنگە چینەکانی دیکە لایەنەکانی دیکە فەرمانبەران موچەخۆرانیش پشتگیریان بکەن تاوەکو بتوانن داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکرێت قوتابیانەوەی دوا ڕۆژن هەمومان حەقی پشتگیریان بکەین حەقی خۆشیانمان بێ ئەوانی وڵاتیان خۆش بێ چیان بۆ بکەین لە جێی خۆیەتی بەس ئەکرێ ڕاست بۆچی گوێ بۆ داواکاریەکانی نە قوتابیان بۆ چینەکانی دیکەش تاوەکو ئێستا ناگیرێت کەس خۆی بە بەرپرس نازانێ مەکتەبی سیاسی دوو دەسەڵاتە گەورەکانێ ئەوەی سەدام نەکردی ئێمە کردمانی تر تو پەنا بۆ چێبەری ڕاست نازانم تێناگەم تو پەنا بۆ چێبەری و شێ خۆی بە خاوەن دەزانێت کە هەمووی خۆی لێ بێبەرێکە پێویستە لەم نێوەندەدا هاوڵاتی ئەم هەرێمە چی بکات چۆن بتوانێت بگا بە مافەکانی خۆی بەو خوایە من بەس بە حاڵی خۆم وا هەستەکەم پەرلەمانمان زیادە بێ هیچی تێ ناکرێت لەبەرەی کەس گوێ لێ ناگرێت بەس پارێکی زۆر تەخشانەکرێت لە پەرلەمانە هیچ دەورێک نابینێ نە پەرلەمانەکەمان دەورە بینیە نە هەڵبژارنەکەمان نە نوێنەرەکانمان نە بەرپرسەکانمان گویان لێگرن تو پەرلەمانێک کە چێتا ئێوارە قساکە بۆ نمونە من عەلی حەمەد ساڵح بە تایەکی ڕازگۆزانم بەس کەس گوێ لێ ناگرێت کەسی پشتگیری ناکە ڕاست زۆر باش من بەس بە حاڵی خۆم وام پێ باش هەموومان پشتگیری لە قوتابیان بکەین باش هەزارها خەڵکی دەوڕەمەندمانەیە و حکوومەتەکە نایکە قەیسێکە با ئێمە خۆمان هاوکاریانین با خۆمان مەکتەبیان بۆ دروستکەین لە دێی وا هەیە هەزارها مزگەوت لەم بانزادانە کراوە کەس نوێژی تیانەکە باشە بە هاوکاری قوتابیەکانکەین لەو باشتر نییە خۆ خێر هەر خێرە خێر هەر لە مزگەوتان نییە بەڵام ئەوانەشی کە هەبوون بەشێکیان هەر بۆ قوتابیان خێریان کردووە دڵنیا بەلەوە کردویان دەستخۆشییان لێکردنەوەی کردوێتی دەستخۆشی لێکردنەوەی چی نەیکردو هیواداری چاو لەوان بکەوە من ساڵێکیان لە داخلی بووم کاک سەید عەدنان بازرگانێک نزیک بە 40 نەفر لەو بەشە ناوخۆیەدا وتی هەمووی $100 بنێ لە مینی خۆی لە پارەی خۆی ئەمە دڵخۆشی بوو بۆ قوتابیانەوەم قەت بیر ناچێتەوە من لەگەڵ ئەوەیان کە بەشێکی زۆر لە بازرگانان هەمیشە بەردەوام توانیویانە خێر و خێرات بکات بۆ چین توێژەکان ئەگەر خەڵکێک بەیەک سێتێ ئاو بەشداری بکات زۆر گەورەیە بۆ هەمومان چاومان لیان بێ ئاگامان لیان بێ ئێمە لە پاشە ڕۆژە وڵات تەسمیل ئەوانەکەی ئەبێ بە هەموو شێوەی هاوکاریان بین پێگومان دەستخۆشی بەرنامەکەشتان لێکەم و زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ کاک سەید عەدنان لە چەمچەماڵەوە پەیوەندی پێوە کردین ئەو کۆمنتانی کە ئێوەی عەزیز نووسیتانە بۆم بابەتە دەخوێنمەوە دابینکردنی هێرش بورهان نووسیوێتی دابینکردنی دەرماڵە بۆ قوتابیان لەم کاتی قەیرانەدا کارێکی زۆر پێویستە لەگەڵەوەی کە چەندین قەیران لەم هەرێمەدا هەیە و موچەی فەرمانبەران هەندێک مانگ دوا دەکەوێت و لەگەڵیا چەندین کێشەوگرفتی دیکە هەیە خێزانەکان بەشێکیان منداڵەکانیان لە دەرەوەی شار دەخوێنن کە ئەمەش بۆ خۆی کێشەوگرفتێکی دیکەیە زۆرێک لەو خێزانانە بۆ نمونە لە ناوچە شاخاویەکان لە دوورە دەستەکانن لە ئێستادا ئەو خێزانانە بەدەست نەبوونی نەوت و سوتەمەنیەوە دەناڵێنن و هەروەها هەمیشە بەردەوام لە خەمی ئەوەدان لەم وەرزەدا هەوڵ بدەن بە بڕۆپارەیەک سوتەمەنی دابینکەن لە لایەکی دیکەشەوە ئەگەر قوتابیان لە نێو زانکۆ پەیمانگاکاندا هەبێت بۆ خۆی ئەمەش کێشەیەکەوە دەبێت خەرجی نێو قوتابیەکانیان بکەن لە زانکۆ پەیمانگاکاندا دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک شوانە وەردەگرم لە سلێمانی کاک شوان سڵاوی خوا لەبێ سڵاوی خوا لە جەناب دەستخۆش بۆ تەوەرەکەت ئێمە کارەبامان بڕاو مەجبورم لە مۆبایلەکە و جۆم بەجەناب ئینشاڵڵا گوێمان لێتەوێت
ئەوە ژێکێکە لە کێشەکان کاکشوان نەزانی طبعا کێشەکان ماوەی کە بچینە نێو سەرماوەی تر کارەبا بڕین دەست پێکات والله برا خطأ دەسەڵات نییە ئەمە لە تەلەڤیزیۆنەوە ژۆم لە موبایلەوە ژۆم لە دەمە خەتای حیزب و ئۆپۆزیسیۆنەکان باوە برای بەڕێزم خۆپیشاندان لە وڵاتی ئێمە یعنی بەڕاستی بۆ بەمای زەحمەت بۆ میلەتەکە نەک بۆ مای زەحمەت و بەربەست بۆ حکوومەتەکە ئێستا ئەو تەلەبە بەڕێزانە کە لە زانکۆ یانە سەر ئەم جادەی ڕێگە لە فەقیرێکی منەگرن وەکو من و نەخۆشێک و بڵێ مسافیرێک و کاسبێک تەبقەیەکی کاسب تێگەین ئەمە خۆپیشاندانی پێ ناڵێن باش یە داوا لە جادەکە کا داوا لە منەکە من چی پێ بکەم من چیم پێکرێت دەسەڵات ئێمە چییە فەرموو ئەو داواکاری کە ئەو هەیەی لای خوێندری باڵە و پەروەردەیە بۆ بەڕێپیوانە نایەنە ئەو بۆ ڕێگە لەم خەڵکان ئەمە ڕاستی شتەکەیە یعنی لە وڵاتی ئەمە هەموو شتەکان بڵێ ئێمە با خراپی دەسەڵاتنی بچێتە ئەو لاوە ئەی ئەم حیزب ئۆپۆزیسیۆنانە بە ئیسلامیەکان و ئیلمانەکانەوە چیەکەن بۆ نایان ڕێبەری ئەم خەڵکە بکەن ئەم سەدە بە فەقیر و هەژارە بکەن ئەگەر لە مەساڵێکی خەڵکە ئەمانی قسە ئەکەن و خەڵک دەنگی پیاون ئێخۆ ئەمە ئێمە دەنگمان پیاون ئەو تەلە بە ناڕازیانە دەنگی بە حیزب ئیسلامیەکان کە ئۆپۆزیسیۆن و نەوەی و ئیلمانەکان داوە بۆ ڕێبەریان ناکەن و بیان بنە بەردەم پەروەردە بڵێن بەڕێز وەزیری پەروەردە ئەمە داواکاری ئەم خەڵکی و درگاکەی داخل وڵای کاکشوان ئەوە ئەنی بەڕای من ئەرکێکی هەر دینی هەم ئەخلاقی هەم بەرپرسن لەوە دەبێت بێگومان گومانیتانێ بەڵام بڕوابکە لە بەشێکی زۆری خۆپیشاندانەکانداوە لە ئێستاشدا بەشێک لە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن خۆم بە چای خۆم بینی و لە نێو خۆپیشاندانەکان بوون و لە پەرلەمانیشدا داواکاریەکانی خۆپیشاندانە قوتابیانیان بەرز کردوەوە دڵنیا بێتەوە بەڵێ سەکەی تۆ لە جێ خۆی من دەمێکە پەیوەندی ناکەم بە هیچینەکەەوە کاکەکانەوەی ئەو پەرلەمانتاری کە تۆ باسیەکەی کاک عەلی حەمەد ساڵح و کاک فڵان کەس و فڵان کەسێکا منیشەی کەمەوەتانی ڕێ دوانەوە لەم قسە چی لێ بەرهەمیە وانە بڕابکە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری ژەوەیان کردووە وەرە برای بەڕێزم کۆمەڵی دادگەری و پەرلەمانتارەکانی مەعاشی پول وەرەگرن نەتوانن قسە بکەنەوە مەعاشە با بە من وەڵا خۆمەیان بە قوش بکەن چونکەوە جیادە ئەمە ڕاستیەکە من نەوتم نییە ئەو قسە ئەگا چی پێکرێ فەرموو پێش خەڵکە یۆک مقتەداسەدر هەتا ئەو شوێنەی گێنە شوێنی خۆی کە داوا لە حکوومەت کات یەکەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بگرێ بڵێن نایەڵم ئەبێت خوازی ئەم تەلەبانە جێبەجێ تەبانیە جێبەجێکەی پارەی مۆلیدەرگایە جێبەجێکەی قسە چی لێ بەرهێنێت دانیشتن و کۆبوونە فەرموو پەرلەمانتارێکم پێ بڵێن لە سیارەی وەنەوشەی پێ نەبێ فێلای پێ نەبێ مەعاشی 3 ملیۆنەیە تەلەبەی پێ فینانیە لە کیفانەیە هانیایە جادەگا جادە چیایە کورەکە کە هەمی مەسلاحەتە وەڵی هەمی مەسلاحەتە قەسەم بەخوا هیچی نەبووە دینی ئەکا نەبوو خەڵکی ئەکا نەبوو فەقیرۆژارێک لەکەیەکەوە خەڵکە لێنەوە فەرموو پەرلەمانتارەکانی کۆمەڵ چیان پێکرێ بەرمی لێنەوەی بە 100,000 وەڵی شتیان کردووە ئەوە ناحەقی تو ئەگەر لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بوو یەک دقیقە کاکشوان تو ئەگەر لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بوو لە کاتێکدا مۆزۆع شتێکی دیکە و بابەتێکی دیکە بوو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری هەستا قسەی کردوتی کاکە ئەم مۆزۆعە هیچ گرنگ نییە هیچ گرنگێکی بۆ خەڵک نییە ئێستا خەڵک کێشەی نەوتی هەیە کێشەی سوتەمەنی هەیە بابێت قسە لەسەر ئەمەکەین وەڵڵاهی داوای کرد هەر لە نێو پەرلەمانە داوای کردوتی باموچێ ئێمە ببڕێت سوتەمەنی پێ بکرین بۆ ئەو خەڵکە کەم دەرامەت و هەژاران ئەیتر ئەمە ناحەقی ئەگەر ئەمە نەوترێ بەڵێ بەڕێزم با قسەکەم گاتە شوێنی خۆی بۆی پەیوەندی خەڵکیش نەکەم قسەکەم گاتە ژێ خۆی باوەڕم پێ بکە ئەوەی سەرۆکی کۆمەڵی دادگەریەکاو بڵێ ناڵم هەر کۆمەڵی دادگەری نەوەی نوێ و فڵان کەسێکی سال کەسێکا من هەمویان لەسەریان واجبە کە لە خزمەتی خەڵکان کاکە ئێوە مەساڵح هەمووی مەساڵحی خەستەخانەتانەیە برا بەڕێزەکەم کۆمپانیاتانەیە نەوەی نوێ کاکە تەلەڤیزیۆنێکی ڕاگەیاندنیدانەوە و کۆمپانیایەکی زەبەلەحیدانەوە و بەسەر فەقیر وەژارەوە هیچ شتێکتان پێ ناکرێت پێش خەڵک ناکەون فەرموو با کۆمەڵی دادگەری سەرۆکی فراکسیۆنەکەی پێش خەڵکەوە بڵێ بێت بەرمی لێنەوت بنن بە 50,000 پێش ئەو تەلەبانەکەون بۆ وەزارەتی پەروەردە بۆ خوێندنی باڵا کاکە ئەمە ڕاستی شتەکەیە مقتەداسەدر خۆیە پێ کاکە نوێنەرەکەی نێرێڵێ پێ ئەمە جێبەجێکرێ ئەی بۆ ئێمە ئەمەتان پێ ناکرێ ئێوەتانەیە وەڵاوە بیلای با مامۆستا عەلی بابیر جوان ئەم پەیامەی من بکە قەسەم بەخوا حتا لەسەر ئەم بەرنامەیە بێ و لە تەلەڤیزیۆنەوە پەرلەمانتارەکانی وەکو من قسە بکە قەسەم بەخوا 6 کورسی ناکەن بە 7 کورسی ئەم هەموو کەس لێتان بێزارە لە ئۆپۆزیسیۆنەکان بە تایبەتی مامۆستا عەلی بابیر و کاک شاسوار و کاک سالکەس وەڵی هەمی ئەزانێ چاوی ئەبینێ پەرلەمانتارتان پارەی چاکی پێ ئەندامەکانتان زێلای هەیە کۆمپانیاتانەیە خەستخانەتانەیە مەساڵحتانەیە لەم وەسعە بۆیە خەڵکی حاڵی گەشتۆ بەم حاڵە بۆیە حکومەتی شوێتان لێ ناگرێ ئەوە پەیامی منە دڵنیاتەکەم لە سنووری سلێمانیە ئەم جارە باوەڕ ناکەم لە ساعت 5 خەڵک تێ بۆ دەکات چونکە لە هەمووتان بێزارە دەست خۆش بۆ تەناوی زۆر سپاس بۆ کاکشوان لە
سلێمانی و پەیوەندی پێوەکردین سپاس بۆ پەیوەندیەکە بەڵێ ئازان هەمیشە بەردەوام ڕاستە کەم و کورتی هەیە بەتایبەت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەڵام ئەوان هەمیشە بەردەوام پێویستەوە لەسەریان واجبە کە لە خزمەتی خەڵکدا بن و لە ماوەی ڕابردووشدا بینیمانەوە لە ئێستاشدا سەبارەت بە پرسی قوتابیان کە ئێستا تەورەکەی ئێمە لەسەر پرسی قوتابیانەوە چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی قوتابیانە بەردەوام پەرلەمانتاران بەشێکی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن لە نێو خۆپیشانداندا بوون و لە نێو پەرلەماندا بەڕاستی داواکاری قوتابیانیان بەرز کردوێتەوە بۆ پەرلەمان و هەمیشە بەردەوام هەوڵیانداوە ئەو کێشە و گرفتانەی کە پەیوەستن بە هاوڵاتیانەوە پێوەستن بە بژێوی ژیانی هاوڵاتیانەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەڕاستی بەبێت جیاوازی هەوڵێکی زۆریان داوە کە کێشە و گرفتی هاوڵاتیان چارەسەر بکرێت و بتوانرێت داواکاریەکانیان جێبەجێ بکرێت و لە ساڵی ڕابردووش و ئەم ساڵیش پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن داواکاریەکانی قوتابیانیان گەیاندە نێو پەرلەمان و ڕاستە بە خۆپیشاندان و جوودێکی زۆری ئەوان بوو لەگەڵیشیدا هەوڵەکانی پەرلەمانتارەکان بوو کە توانرا دەرماڵی خوێندکاران بگەڕێنرێتەوە هەرچەندە لە ئێستادا کێشە و گرفتی هەیە وەکو خۆی دابەش ناکرێت ڕێساو یاسایەکی نییە بۆ دابشکردنی بەڵام لەگەڵیا توانرا بە هیمەتی ئەوانیش وە گرتبوونەوە و خۆپشاندانی قوتابیانی چارەسەری کێشە و گرفتەکانی بەشێکی قوتابیان بکرێت ساڵی ڕابردوو هەرچەندە ئەم ساڵیش چەندین کێشە و گرفتیان هەیە گرنگە دووبارە وەکو ساڵانی ڕابردوو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پەرلەمانتارە ڕاستەقینەکانی ئەم میلەتە بە دەم داواکاریەکانی قوتابیانەوە بچن تاوەکو کێشە و گرفتەکانیان چارەسەر بکرێت لێرەش تاوەکو هەمیشە و بەردەوام باسیشم کردووە تاوەکو پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن زیاتر بن ئەو لە سەدا هەفتایی کە نەچۆتە دەنگدان کە دەنگی ناڕازین بەڕاستی ئەگەر بایەتە پەرلەمانتارە ئۆپۆزیسیۆنەکانی هەڵبژاردایە گومانی تێدانە کە دەنگێکی کاریگەرتر ئەبوو لە نێو پەرلەماندەوە زیاتر دەتوانە خزمەت بە هاوڵاتیان بکرێت و نەکرێت یاخود نەبێت زوڵموستەم دەرحەق بە هاوڵاتیانی ئەم هەرێمە بکرێت وەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەش کردن تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرم خواتان لەگەڵ